بەڵێ بەرزان هەر سەبارەت بە جم و جۆڵە موشەکیەکانی ئێران و هەڵدانی موشەکێکی کە بچێتە بۆشایی ئاسمان ئەمە چی دەگەێنێ و کاردانەوەکانی ئەمریکا و ئەوروپاش سەبارەت بەمە چی دەبێت؟ ئێمە میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتر سەبارەت بەم بابەتە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز کاوە ئاهەنگەری بەرپرسی تۆڕی نەدای زاگرۆس کە ڕاستە و خۆل لە برۆکسلەوە لەگەڵماندایە کاکاوە. شەوتان باش و زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. لە کاتێکدا ئێران بتوانێت موشک بۆ بۆشایی ئاسمان هەڵ بدات کەواتە بە ئاسانیش دەتوانێت نەکەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو تەواوی ئەوروپاش بتوانێت بە موشک بپێچێ. بۆچی تا ئێستا نە ئەمریکا نە ئەوروپا کاردانەوەیکی توندیان بەرامبەر ئەم کارە نییە؟ ژیان باش و شەوتان باش. ئێران ینی کۆماری ئیسلامی چۆتە نێو ئاڵقەیەکی بەرامبەری ڕۆژاوا بە گشتی و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە تایبەتی کە کەمێک ئەم معادلە و دیلەمایەی ئاڵۆستر کردو و سەختری کردو بۆ مەسەرەن لایەکی وەکو لایەنێکی وەکو ئەمریکا کە بتوانێت ئاوا بە خێرایی دژەکردەوە لە خۆی نیشاندا. ئەویش لایەنی رووسیە و چینە، چون بمان هەوێ نەمان هەوێ ئێستا کۆماری ئیسلامی وەکو حاشیە وەکو قەراغی سیاسەتەکانی چین و رووسیە لە ناوچەدا دەجوڵێتەوە لە ڕاستیدا لە هاوتەریبی سیاسەتەکان و استراتیژیەکانی ئەو دوو زلهێزە دەجوڵێتەوە. بۆیە ئەمریکا ناتوانێت هەروە بەڕاحەتی هەروەکو چۆن مەسەرەن دیتمان لە سووریەش لەگەڵەوەی کە سووریە بەرەو لێک هەڵوەشانەوەیەکی زۆر جددی دەچوو، یعنی کە بەڕاستی معلوم نەبووی وەکو وڵات ماوە یان نەماوە، بەڵام دیتمان لە نەهایەتدا ژێۆپۆلیتیک لەو ناوچەیە و معاملات ڕوبەڕووبوونەوەی زلهێزەکان نەیهێژ سووریە بە تەواوەتی لەبەر یەک هەڵوەشێ. بۆیە هەر لەبەرەوە پێم وابێ ئەمریکا ناتوانێت هەروە بە خێرایی دژەکردەوەی هەبێ. بۆ میلێریش باسی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە شێوەی جۆرا و زۆر دەیان هەوێ لەگەڵ ئەو مەسەلەیە ڕوبەڕووبوونەوە. کەکی کاوایانی نەها مرۆڤ دکاری ببێژە و فۆکوسە کۆمارە ئیسلامی یا ئیرانی دپشە سازیا بەرهەمانینا چەکتەیە حتا دووارێ ئالیکاریکردنا رووسیا ژی شەرەی لە هەمبەری ئوکراینەدا. ساڵی 2009 قسەیەکی خامنەیی دەرزی کرد لە دانیشتنێکی هەبووە لەگەڵ سەرانی ئەو ڕژیمە، لەگەڵ کاربەدەستانی ئەو ڕژیمە بەشی نظامی و ئیداریەکە. لەوێدا باز لەوە دەکات کە ئەگەر کۆماری ئیسلامی 2 بۆمبی ئەتۆم بەدەست بێنێ، یعنی دروستکە، لانیکەم 20 ساڵ تەمەنی کۆماری ئیسلامی درێژ دەبێتەوە. یعنی دەمەوێت ئەمە گۆشەنیگای کۆماری ئیسلامی و پێبەریەتی بە نیسبەت مەسئلەی بوون و مانەوەی ئەوە بوو ئەم هەوڵە نظامی و لوجستیکی و موشکی و مانگی دەستکرد و هەموو ئەوانە خوێندنەوە و لە ڕاستیدا تەفسیرێکی ئەمنیەتی دەبێت بۆ بکرد. یعنی کۆماری ئیسلامی لەسەرەوەی کۆماری ئیسلامی خامنەئی گۆشەنیگایەکی ئەمنیەتی بە وجودی خۆی لە ناوچەکەدا هەیە. بۆیە دەڕوا بەرەو ئەم فازا، ینی پێی وایە مەسەرەن مانگی دەستکرد ئەگەر ئەو ئەلبەتە ئەمەژەوە بڵین کە پێمە بێ لە راپۆرتەکەی وەشدا ئاماژەی پێکرا ئەم مانگی دەستکردە بۆیە خوێندنەوەی دەبێت ئەمنیەتی بۆ بکەین، چون وێنە هەڵگرە، ینی لە بەشی وێنە هەڵگرتندا یارمەتی کۆماری ئیسلامی دەدا. جا ئەگەر موشکی باڵستیکیشی هەبێ، موشکی دوورهاوێژی هەبێ، ئەم ڕاکێتانەی هەبێ، ئەگەر ئەم بەشەشی بکەوێتە سەری لە ڕاستیدا جۆرێک دەستکەوتە بۆ کۆماری ئیسلامی لە هەم لە لێدانی هەندێک مەوازعی ئەمریکا و پایەگاکانی غەربیەکان و هەم تێکدانی ئەمنیەتی ناوچەکە. باش کاکاوە مەترسیەکانی ئەم موشەکانی ئێران لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست چییە؟ پێدوانیە دەوڵەتانی وەکو سعودیە، تورکیاش لە دوای ئەمەوە هەوڵ دەدەن ئەوانیش هەم چەکی ئەتۆم بەدەست بێنن و هەم موشکی دوورمەودای بالستیکی دروستکەن، کەواتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو سوکە جەنجێکی سارد دەڕوات، وانە؟
سعودیە ئەوەی بەڕاشکاوی کتووە ئەگە قرار بێ کۆماری ئیسلامی چەکی ئەتۆمی هەبێ ئەمە حەقی ئێمەیە کە ئێمەش دەبێ ئەو چەکەمان هەبێ. لە ڕاستیدا لێکدانەوەی غەرب بە نیسبەت کۆماری ئیسلامی و چەکی ئەتۆمی و موشکی باڵیستیک و ئەو توانایی کە دەتوانێت ئاسایشی منتەقە تێک بدا ڕێک ئەو شتەیە کە جەنابەت دەفەرمووی ئەوان دەڵێن چون کۆماری ئیسلامی ڕژیمێکەیە کە ئاسایش و ئەمنیەتی ناوچە دەتوانێت تێکدا و جەهانیش دەتوانێت تێکدا و تەجروبە و ئازمایش کراوەتەوە ئەو ڕژیمە لەو ڕووەوە، ینی لە ڕووی باری ئاسایش و ئەمنیەتی ناوچەیەوە چ لە هەناردەکردنی تۆڕیست و تەقاندنەوە و ترۆرکردنی کەسایەتەکان لە ئاستی جەهانیدا و هەم ئەوەی کە لە نێو خۆدا لەبەر ئەوەی کە ڕژیمێکی دموکراتیک نیە، ڕژیمێکی وەڵامدەر نیە، ڕژیمێک نییە کە پابەند نیە بە ئەرزش و پێوەرە نێودەوڵەتیەکان کەوابوو ئەگەر وەها ڕژیمێک چەک و ئەبزاری وێرانگەریشی بکەوێتە دەست ڕێژەی مەترسی بوونەکەی بۆ سەر ئاسایشی نێودەوڵەتی و بە تایبەت ناوچەیی زۆر زیاتر دەبێت. ئەلێرەدا هەیە دەوڵەتانی دیکەش وڵاتانی دیکەش وەکو سعودیە و تورکیا چون خۆیان لە هەمبەر کۆماری ئیسلامی یا ئێراندا وەکو وڵاتێکی هاوسە یا نزیک پێناسە دەکەن ئەو حەقە بە خۆیان دەدەن بچنە نێو ئەو مەیدانەوە. ئەلێرەدایە کە ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەبێتە مەیدانی تەڕاتێنی بۆمبی ئەتۆم و موشکی دوورهاوێژی کە کڵاوی ئەتۆمیشی دەتوانێت لەسەر ساخ بکرێ و بەگشتی کولی ناوچەکە وم پێم وابێ ئەسەن ئاسایشی جەهان تێک دەچێت. بۆیە ڕۆژئاوا و بە تایبەتی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بەجددی دژی ئەوەن کە کۆماری ئیسلامی بگا بە چەکی ناوەکی، هەروەها ئەوەش بڵین کە هاوپەیمانێکی زۆر جددیان بە نێوی ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا هەیە و لە بەرامبەری کۆماری ئیسلامی خۆی پێناسە دەکات. کەکەی کاوە ینی بەری دەمەک نێزیک ینی پرۆسەیەکی ئاسایی بوونێ ناوبینە عەرەبستانە سعودی و کۆمەرا ئیسلامی دەدەست پێ کرد. پێشوازیژی هاتەکردن ئەڤرێ کەفتنات ناوبینە هەردوو وڵاتاندا. بەس گەبەک و مرۆڤ پرۆسەیە پشتوێ تەماشە دەکە دبینە و ئەو گەرمبوون دوێ پرۆسەیدا پێک نەهات. بەرۆڤاشی تو دبینە و پەیوەندیین ئیسرائیل بە عەرەبستانە سعودیرە گەرمتر دەبن حتا تێگوتن و دەمەکی نزیکدا دەکارە پەیوەندیین دیپلۆماسیژی ناواندا پێک وەرە vê پرۆسەیە گەر tu نرخاندناوی ژمرە بکەن. پێم وابێ هەر لە تەلەڤیزیۆنی کوردستان 24 بوو منەوە دەموتوێژێکم لەسەر ئەو باسە کرد و لەوێدا باسم لەوە کرد کە کۆماری ئیسلامی لە ڕاستیدا باجی داوە لەبەر ئەوەی کە ئیسرائیل بەرامبەر بە سعودیە و ئیسرائیل بەرامبەر بە کۆماری ئیسلامی دوو پێناسی تاولێک جودایان هەیە. سعودیە هیچ کێشەیەکی ئێستا نە سعودیە نە وڵاتانی دیکەی عەرەبی جیرانی سعودیە و تا مسر دەگرێ هیچ کێشەیەکیان دەگەڵ موجودیەتی ئیسرائیل نییە. دەیان هەوێ پەیوەندی خۆیان تعاملاتی خۆیان تەنزیم بکەن وابێ کە براوە بێ، ینی هەردوو لە قازانجیان پێ بکەن. بەڵام کۆماری ئیسلامی کێشەی دەگەڵ بنەڕەتی دەگەڵ موجودیەتی وڵاتێکی ڕسمی بەنێوی ئیسرائیل هەیە کەوابوو ئەم دوانە ناتوانن بەرامبەر بە ئیسرائیل وەکو یەک پەیوەندیان هەبێ یا وەکو یەک پەیوەندی ناسیان بکەین. من پێم وایە هەر لەبەر ئەوەشە کۆماری ئیسلامی نەک هەر لەگەڵ ئیسرائیل نەک هەر لەگەڵ سعودیە تەنانەت لەگەڵ تورکیەی داهاتوش ناتوانێت ئەو پەیوەندیە باش و گەرم و گوڕەی هەبێ کە ئێمە چاوەڕوانی لێ دەکەین یا لە پرسیارەکەی جەنابتاندا هەبوو. لەبەرەوەی کە کۆماری ئیسلامی ناتوانێت خۆی لە علاقاتی ناوچەیی و نێودەوڵەتیدا وەکو وڵاتێک وەکو دەوڵەتێک ئاوا بڵێن وەکو دەوڵەتێکی ستاندارد و ملکەتی پێوەر و یاسا و ڕێسای نێودەوڵەتی خۆی پێناسە بکە. ئەو دەیەوێ خۆی بە شتێکی جیاواز بسەپێنێ و شتێکی جیاواز بسەپێنێ ئەوەش بۆ جیهان قبول ناکرێ. باش کاکاوە لە سیاسەتدا دەبێ هەموو ئەگەرەکان لەبەر چاو بگیرێ، سیاسەتی بریتە لە بەرژەوەندی. پێدوانیە ئێستا ئێران کە بە شێوەیەکی ئەگەر بڵین بە ئاشکرا دەستی بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گرتووە، ئێرانە، عێراقە، سووریایە، یەمەنە، لوبنانە و لە پشتی ئەوانی شەوەکو خۆشتان ئاماژەتە پێدا رووسیا و چینیشەیە هاوکار و هەماهەنگن لەگەڵ ئێران. پێدوانیە لەم بوارەدا ئەمریکا ئەو واقعە دەبێت قبول بکات کە ئێران زلهێزی ناوچەکەیە و گۆڕانکاری بەسەر هەموو سیاسەتەکاندا بێت. ئەمریکا ناتوانێت ئەم واقعە قبول بکات لەبەرەوەی کە لە ئەمریکا دەورە بە دەورەیە سیاسەتی کۆماری خوازەکان ڕێک
لە هەمبەر قبولکردنی ئەو واقعەیە سیاسەتی دموکراتەکان کەمێک تعامل یا بە قەولی ئەوەی کە لە فارسیەکەی بەڵام کوردەکەی دەبێت دەڵێ لاریکەوە و مێڕێژە یعنی ئاوا بە شێوەیەکی کەسدار مەریض دەگەڵ ئەو مەسەلەیە دەڕۆنە پێشێ بۆیە ئێمە ناتوانین باز لەوە بکەین کە ئەمریکا دەبێت ئەو واقع ناتوانێت قبولکە ئەگەر دەورەی دیکە کۆماری خوازەکان بێنە سەرکار احتمالی ئەوەی کە دووبارە ئێران زیاتر پاشە پکشەی پێ بکرێ و هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەدا بەهێزتر بن و ئێران کەمێک پاشەکشە بکە بۆ خۆی پاشەکشە بکە چون وەزعیەتی نێوخۆی ئێستا خراپترە وەزعیەتی لە نێو ناوچەدا کەمێک لەرزۆکترە و کۆماری خوازەکان بێنە سەرێ احتمالی کە کۆماری ئیسلامی زیاتر پاشەکشە بکە هەیە بەڵام ئەگەر دموکراتەکان بێنەوە سەرکار بەڵێ احتمالی ئەوەی کە بتوانێت هەر ئاوا ئیدامە بدا و دەستڕێژی بکە و مانگی دەستکردی دیکەش بنێرە سەرێ و دموکراتەکانی ژەروا خەریکی سزادان و ئەو جۆرەشتانە بن ئەمە زیاتر من گریمانی بۆ دەکەم سپاس بۆتم کێکەی کاوە ئاهەنگەری ژێ بروکسل بەلچیکا لەگەڵ شەوتان باش